مصر وإسرائيل لەسەر چەند خاڵێ وەستاوە سەر شەڕەکەیان ئەگەر جێبەجێ نەکرێتنەوە شەڕەکە ڕووەدا لە بینیانە. بەڵام مصر و ئیسرائیل ئەگەر شەڕەکە ڕوویدا بڕوا بکە قەنەعات بکە زۆر کورتە بێ، بەڵام زۆر بەهێزە بێت بە زەرەرێکی زۆر گەورە. تۆ ئەگەر سیر بکەی سنووریان یەکەم دوو وڵاتە، ئەمە شەڕی ئێران و ئیسرائیل نییە. سنووریان زۆرێک ینی موشکی مصر زۆر بە ئاسانیە توانێت بگاتە هەموو شوێنێکی ئیسرائیل بە ماوەیەکی زۆر کورتە. بۆ ئیسرائیل بە فڕۆکەکان یەتوانێت بگاتە مەسر زۆر بە ئاسانی ئەگەر بیگری لە ئەسکەندەریە و قاهیرە و بۆرسەعید و شەرمەشیخۆ و ناوانە بەرەو خوارەوە. بالمقابل مەسریش طبعاەوە لە سەتاسەد لە حەیفا و مینای حەیفا کە سەرەکیە بۆیان و لە زۆر شوێنیکەی ئیسرائیلەدا لە مەتاری ئۆفدا ڕامۆن، هەرچەند ئیسرائیل تقریبان 16-17 مەتاری هەیە. هەر وەکوتم شەڕەکە زۆر کورتە بێ، بەرام زۆر سەختە بێ. لێرە سەر تۆ شەڕی غەزەت ترامپ ڕایگرت، بەس خاڵەکانی تاکو ێستا دیار نییە بە تەواوەتی. ئایا حەماس چەکدانێ یان نا؟ زۆر سەیریش بوو حەماس، ینی تاکو ڕۆژی یەکشەم مۆڵەتی درا بۆ پێی کە وەڵام داتەوە، ئەو جومعە وەڵامی داوە یەکسەر قبوڵی کرد. ئەمە بۆ نەتەنیاهۆ زۆر سەیر بوو، چونکە ئەکسیۆس ئەڵێ ئەو تەلیفۆنەی لە نیوان ترامپ و نەتەنیاهۆ کە ڕوویدا، ترامپ بە نەتەنیاهۆی وتی ئەمە کۆتایی شەڕەکەیە. نەتەنیاهۆ پێی وت ئەوەی ناوێتن ئاهەنگ بژێڕم حەفلەی بۆ بکەم. شۆک بوو بۆی. ترامپ لێی تووڕە بوو، وتی ئەمە کۆتاییە بێ قبوڵی بکەیت. ئێستا کەش ئیسرائیل خۆ لە غەزە ناکشێتەوە، ینی سنووری داناوە چەند کیلۆمەتر بەرگری داعەنێتن. ئەگەر بگەڕێنەوە ئەم شەڕە بۆ ڕووەدا، ئەگەر بگەڕێنەوە بۆ قمەی دۆحا، قمەی ئیسلامی عەرەبی کە لە دۆحە ڕوویدا، چ سەرۆکێک بە ئیسرائیلی وت دوژمن؟ کەس نەیوت، تەنها عەبدولفەتاح السیسی سەرۆکی مەسر تی العەدو الئیسرائیلی دوژمن. تۆ باشە چۆن بە ئیسرائیل ئەڵێی دوژمن کە تۆ ئەتیفاقەی کام دێڤدت هەیە لەگە کاتێکە جیمی کارتەر کردی واتە شەڕکەی دەست پێ ئەکاتن. ئەگەر غەزە حەل نەبێتن، دوو هێزی ئیسرائیل لە ڕەفەح نەکشێتەوە. ئەم شەڕە ڕوودەدات.